10 ساڵ بەر لە ئەمڕۆ لە شەوی 21 لەسەر 22 سەی 2003 بە پلانێکی بەرنامە بۆ داڕێژرا و لەلایەن هێزەکانی ئەمریکا و دەستەیەکی ناوەخۆی هەرێم هێزەستەمکارەکانی ئەمریکا بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی لە ناوچەکانی خورماڵ و هەورامان موشەکباران کردو. تیایدا 45 پێشمەرگەی گیان لە سەردەستی کۆمەڵ شەهید بوون و زیاتر لە 100 کەسی تریش بریندار بوون و بەشێکیش لە بریندارەکان تا ئێستا بەکەم ئەندامی ماونەتەوە. موشەکبارانکردنی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی لە دەڤەری هەورامان لە دوای ئەو زوڵمەدەت کەوا بە ڕۆژی ڕووناک و بە بەرچاوی کامێرابیانیەکان مامۆستا عەبدوڵڵای قەسرێ لەگەڵ 4 پاسەوانی لە بازگەی تاسووزە لەلایەن هێزەکانی یەکێتی نیشتیمانی شەهید کران. موشەکبارانکردنی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە کاتێکدا بوو کەوا کۆمەڵی ئیسلامی لە شەڕدا نەبوو لەگەڵ هیچ لایەن و هێزێکدا، بەڵام نەیارانی کۆمەڵ چاویان بە بەهێزبوونی کۆمەڵی ئیسلامی شوێر بوو خوێن بەری چاوی گرتبوون. لە نیوە شەودا و لە شەوی 21 لەسەر 22 سەی 2003 45 پەپولەی ڕەحسووچی کۆمەڵی ئیسلامی کوردستانیان خەڵتانی خوێن کردو بەرەو مەلەکوتی ئاسمان فڕین. لە بەرنامەیەکی تایبەتی دەنجی کۆمەڵ رادیۆی سۆران سەبارەت بە کارەساتی بۆردومانکردنی بارەگاکانی کۆمەڵ لەلایەن هێزە داگیرکەرەکانی ئەمریکا بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی وتی لە حەزاتێکی نەبر کە یەکەم بنکە و بارەگای ئێمەی وەکو کۆمەڵی ئیسلامی کەوتە ژێر بڵێ هێرشی موشەکەکانی ئەمریکا بارەگای هێزی ڕاپەڕینمان بوو کە سێتەڕەی یەکەم بوو کە زۆرێک لە ڕۆژنامەنووسان لەوێن دەرێ ئاشنا بوون پێی لەوێن دەرێ مابوونەوە کە دەچوو بۆ بارەگای ڕئیسی مەکتەبی سیاسی و سەرکردایەتیمان بارەگای ئەمیری کۆمەڵی ئیسلامی. ئەوە یەکەم بڵێ موشک بارانکردنیان یەکەم قەسفی ئەمریکا بۆ هێزی ڕاپەڕین بوو. ئەو جارەی بارەگایەکمان بوو لە سێداران، ئەو شوێنێکی بەرز بەڵامەوەمان چۆل کردبوو لەبەرەوەی نزیک بوو لە بارەگاکانی ئەنسارول ئیسلام، ئەوێشی بردومان کرد. ئەوجا مەکتەبی عسکەری کە خەڵکێکی زۆرمان لەوێن دەرێ بوو، خەڵکێکی زۆریش لەوێن دەرێ شەهید بوون بە تایبەتی لەوێن دەرێ و لە هێزی ڕاپەڕین. ئەوجا پێداهات هێزی هەولێری بردومان کردین. یعنی ئەتوانم بڵێم یەک شوێنی ئەنسارول ئیسلامی بردومان کرد، ئەویش ئەو شوێنە بوو کە بە هەمان شێوە داوامان لە برایانی ئەنسارول ئیسلام کرد کە ڕێ بدەن بچن ئەو شوێنە فەحز بکەن یان ئەو شوێنە پشکنینی بۆ بکەن کە دەڵێن چەکی چیمیاوی لێ بەرهەم دەهێنرێتن. ڕۆژنامەنووسەکان هاتنەوێن دەرێ ئەوێن دەرێشیان بردومان کرد. یعنی ئێمە کاتێک کە دوایە دیڕاسەمان کرد لە بۆ بەیانیەکەی هەر شوێنێکی پێی ینی ڕۆژنامەنووسەکانی پێگەی بوون بە موشەکەکان موشک باران کراو و ئەو شوێنانش کە ڕۆژنامەنووسەکانی پێنەگەیش بوون یانەوەتە نەچوون هەم لە بارەگاکانی ئەنساروسە بارەگاکانی ئەنساروسمە گەلێک زۆر بوون. یەک بارەگایان بردومان کرا ئەو شوێنەی کە ڕۆژنامەنووسەکانی تێچوو بوون. لەگەڵ ئەو هەموو بارەگانەی ئێمە ئەو بوو شەو کە چوین بۆ ئەو شوێنانە بەدەیان برامان شەهید و بریندار بوون. خوای گەورە بە شەهیدیان قبول کاتووە، خوای گەورە تەبارەک و تەعالا شیفای ئەو برانشمان بدا کە ئێستا هەندێکیان هەر سەقەتن و کەم ئەندام بوون. هەروەها سەبارەت بەوەی کە دەوترا بردومانکردنی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی بە هەڵە بردومان کراون، بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی ئەندامی مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی وتی بەپێی ئەو زانیاریانەی لە دوای موشکبارانکردنی بارەگاکانمان پێمان گەیشت، بردومانکردنی بارەگاکانی کۆمەڵی ئیسلامی بەرنامە بۆ داڕێژراو بوو، هەم لەلایەن هێزەکانی ئەمریکا و هەم لەلایەن دەستەیەکی ناوەخۆی هەرێم. وەکو گوتم ئەو شوێنانەی کە ئەگەری هەڵەیان لێ دەکرایمە چۆلمان کردبوون. ئەو شوێنەی کە ئەگەری ئەوەی لێ دەکراوەڵا بۆ نمونەوە هەڵەیەکە داوای لێبوردن دەکەین یانەوە دەکەین، ئەو شوێنانەمان چۆل کردبوون. نەخێر شتێکی بەرنامە بۆ داڕێژرا بوو هەم لەلایەن ئەمریکاوە هەم لەلایەن بەڕاستی دەستی ناوخۆش دەستی داخیلیش کە بە هەردوولایەن دانیشت بوون و ئەمە معلوماتمان هەبوو لە سەنگەرەکانی پێشەوە بە جیهازی تایبەت لەگەڵ قاعیدەی موشەکەکانی ئەمریکا ئیتصال هەبووە، ئەحداسیاتیان پێگوتون و ئەتوانم بڵێم ڕەسەدیان بۆ کردوون. ئەوانە هەمووی ئەمە معلوماتمان هەبووە و لەوانەیە بە ناویش هەندێک خەڵکمان لەلا بێتن کە چێ ڕەسەدی بۆ کردوون و چێ تەوجیهی ئەو قاعیدەی سەواریخی ئەمریکای کردبێتن کە ئەو هەدەفە لە فڵانکە شوێنێ بەو شێوەی ئەوانەمان هەموو لەلا بوون ئێمە پێی ئاگادار بین، بەڵام کەنجین پاش موشک بارانکردنەکەی کە وەکو کوردەواری خۆمان دەڵێ کار لە کار ترازا. هەروەها سەبارەت بەو دەنگە و پرۆپاگەندانی کە دەوترێت گوایە لە پێشدا کۆمەڵی ئیسلامی ئاگادار کراوەتەوە کەوا بردومان دەکرێن، ئەندامەکەی مەکتەبی سیاسی کۆمەڵ وتی ئەمەوانیە کە پێمان وترا بێت ئێمە بارەگاکانمان بردومان دەکرێت و ئێمە خەڵکی خۆمان نەبربێتە دەرەوە. ناوە شتانە وانین بەڵێ ئێستامە لە ڕێی
بەڕێز زەلال تاڵەبانیەوە بروسکەیەک بۆ مامەستا عەلی باپی خوێندراوە تقریبا دەوری سعات 10 شەو ئەلەو کاتانە کە ئەمریکا بەتەمایە منطقە بردومان کات بەڵام ئێمە وەکو گوتم ئێمە لە تەڕەفی شەڕدا بووین ئەوە بووین نەگوتراوە کاکە ئەمریکا بارەگاکانی ئێوە بردومان دەکاتن ئێمە بەڕاستی ئەسڵەن لە بردومانکردنی بارەگاکانی ئێمە یانەوەتە وێناکردنی ئێمە لە لای ئەمریکا بەوشێمە کە هینسان هەندێک قسە ناڵەیانە و کاتێک قسەمان نەکردووە و نەبێ کە نەزەرمان نەبێ کوردەواری خۆمان قسەیەکی جوانی هەیە دەڵێ دار ئەگەر کرمی لە خۆی نەبێ عمری 1000 ساڵ دەبێتن ئەمە کۆی بڵێ کاکە من هەموو تۆم واوێ ناکردووە کە هیچ فەرقێکت نەبێ لەگەڵ ئەو کەسێک کە لەگەڵت لە شەڕدایە و بەڵکو زەمینە خۆشیت کردبێ بۆ ئەوی کە توش ڕاکێشم بۆ ناو شەڕەکەی بۆی کە یەکجاری ئەو خەڵکە ئیسلامی کە لەوێن دەرێمە قەتڵ و عام بکرێ بەدەستی ئەمریکا ئەوە بەڕاستی توانم بڵێم هەم لە نێوخۆی حیزبە کوردیەکانی کوردستانی خۆمان بەداخەوە ئەو بڵێ ئەو زەمین سازی و ڕێخۆشەی بۆ کرابوو و ئێمەش کاتێک وەکو گوتم ئەو نامەمان پێگەیوە ئەوەندەی کەمە بمانتوانی بێتن ئەو شوێنانەی کە ئەگەری ئەوەی دەکرا کە بڵێ بەغەڵەتی مەگە بزانن کە بارەگایە چەند ساڕ و ئیسلامە خەڵکی خۆمان سەحب کردو بەڵام ئەوان هاتوون یعنی لە خودی مەکتەب عەسکەریەکەمان کە دوورترین نقطەمان بوو هەر لە ناو خوورماڵدا بووە یعنی بارەگای هێزی ڕاپە لە ناو خوورماڵ بوو بارەگای هێزی هەولێرمان لە ناو خوورماڵ بووە کاتێک ئەو شوێنانە بردومان کراون ئەوە نییە بڵێ وڵاکا کە پێمان گوترابیتن ئێمە بارەگاکانتان بردومان دەکرێت و خەڵکی خۆمان نەبربێتە دەرەوە ئەوە یعنی کەسێک ئەو قسێ ناکاتن بەڕاستی کە نەک لە ڕووی سیاسی لە ڕووی عشاری چۆگە تۆزێک کابرا عقلی هەبێتن خەڵکی خۆی ناکاتە هەدەف و ناکاتە ئامانج بۆ موشکەکانی دژمنێکی سەرسەختی وەکو ئەمریکا سەبارەت بە هەڵوێستی لایەنە سیاسیەکانی کوردستان لەو کاتەدا کەوا ئەم زوڵمە گەورەی لە کۆمەڵی ئیسلامی کوردستان کران ناوبراوتی وەڵاهی بەداخەوە دەڵێم کاک ڕابرجان ئێمە ناوەندی ئیعلامیەکان مامۆستا بەتایبەتی ینی تەماشە دەکەی ئێمە بە ئیجماع ئەو حیزبە کوردیانە و حیزبە عەلمانیانە نەک فرمێسکێکیان بۆ ئەو خەڵکە مەزڵوم و مستەملێکراوە نەڕشت بەڵکو لەوانەیە پێخۆشحاڵی خۆ و خۆشحاڵی خۆیان دەربڕی بێتن هەوڵیاندا بە شێوەیەک وێنای بکەن بۆی کە سۆز و عەتفی خەڵکیش نەجوو لێ بۆت لە کاتێکدا کە کۆمەڵی ئیسلامی وەکو گوتم دەستبارگری هەموو هەوڵە ئاشتی خوازی و هەوڵ چاکسازی و پێکەوە ژیانی گرتووە لەگەڵ باقی لایەنەکانی دیکە و دەوری سلبیشیان بینی وەتوانم بڵێم و ئامادە ینی ئەو خەڵکەی کە لەوێن دەرێش کە کۆمەڵی ئیسلامی بووە کە هاتۆتەوە لە زیاتی ئەوەی کە مڕاعات بکرێت کە لێی قەوماوە کە دەربەدەر کراوە کە وەکو بڵێ ناڕحەت کراوە خانی داگیر کراوە ماڵی ڕووخێندراوە لەگەڵەوەی کە مڕاعات بکرێتن بەڵکو لە زۆربەی شوێنەکان دیکە کاتۆتۆ گرتویانە فڕیان داوەتە سزن و چەند ساڵێکیش لە سزن ئەویش زوڵم مستەمی لێ کردوێنی ئەم بە تایبەتی دەڵێم بەداخەوە ئەو زوڵمەی کە حیزبە کوردیەکان لە کۆمەڵی ئیسلامیان کرد کەمتر نەبوو لەو زوڵمەی کە ئەمریکا لە کۆمەڵی ئیسلامی کرد ئەمریکا بەڵێ دوژمنێکی سەرسەختە کۆمەڵی ئیسلامی کە موشکبارانی خەڵکێکی کرد خەڵکێکی کوش بەڵام ئەو زوڵمەی کە حیزبە کوردیەکان لە کۆمەڵی ئیسلامیان کرد ئەتوانم بڵێم چەند قاتی ئەو زوڵمە بوو کە ئەمریکا لەو خەڵکەی کرد لەبەرەوەی ئێستانەکەش ئەمریکا پاداشت و چاکەی ئەو خەڵکانەی داوەتەوە کە ئێستانەکە کورد تووشی قەیران و کێشەیەک بۆ لەگەڵ لەگەڵ حکومەتی ناوەندی لەگەڵ مالیکی ئەمریکا ئێستانەکە پشتگیری مالیکی دەکاتن و هاوکاری مالیکی دەکاتن و پشتی لە میلەتی کورد کردووە هیچ شتێک بۆ ئەو میلەتەی ناکە لە یادی چووکە ئینسان کاک ڕابرجان کە ئیستیعدادی هەبێ ئامادەی هەبێ برای خۆی بفرۆشێتە دوژمنێک ئەو دوژمنە بەڕاستی قەناعەتم وایە ڕۆژێک دادێ ئینتیقام لەویش وەردەگرێتەوە لە کوردستاندا کۆمەڵ وەک حیزبێکی ڕەسەن لە بری هەر کاردانەوەیەک بەرامبەر ئەو ستەمانەی لێ دەکرێت دان بە خۆداگرتن و نەشڵەژانی هەڵبژارد کە دەرکەوت چەندە لە بەرژەوەندی گەلی کوردستان و ئەزمونونەکەیەتی و جەماوەری گەلەکەشمان بەباشی درچی بەم ڕاستیە کرد ئازاد ئۆمەراوەی دەنجی کۆمەڵی ئیسلامی ڕادیۆی سۆران